گیان تاتە هەمیژەڵاوێ کوشتانە داگۆشە نەچماچم میزەڵان ئەم شوواچە چێش شوواچە فوکەرە چی تا فوکەرە هۆرامی چامەکەوت تاتێش ئافرین بوو ئەحمەد گیان چێوە توش مە بواتی میزەڵان مشواتی چێش ئەی مشواتی فوکەرە چی چکاتێ ئێمە بە هۆرامی مەواتمێ میزەڵان ماتمێ چێش فوکەرە ماتمێ فوکەرە دەستاوەش و فرعالە چێو لای ماچ دێ چێش فوکەرە فوکەرە وەشەویسە ئێمە مە بواچمێ میزەڵان شۆ زاوڵەکەمە فێرێ کەرمێ مەبووپی چێو کە زاوڵەکە بەشپەنەکە واچمێ میزانە بشواچمێ فوکەرە چکاتی واچە و فوکەرەی واچەوە هۆرامیانێ ئەسڵەنە جاوەێ داواتاوە نەکردو واچ دێ فوکەرە هەر چێوەکە نامێژی ناوێشۆ ماچمش پەنە فوکەرە چی چکاتی فوش کریۆنە چەنەی واچێ قەڵماڕی ما هەنە چیش پەنە ماچمێ قەڵماڕ چکاتی قەڵش پەنە ماڕی ئەها نامێژی ناوێشۆ کە وەختەش ماچمێ فوکەرە نامێژی ناوێشۆ فوشکەرینە جا نامێ وەشێ چەنە یعنی چەنی ماچی واچە و میزەڵانی وێ مازانمێتر یعنی پێویست مەکەرەوە سەرش بلۆ ئەمە ئێمە کە ماچمێ فوکەرە یعنی قسەی مەجلیسی چەنە تاوی کرد وەختەنەکەریش و پسانی پێ زاوڵەکەێت و هاچی فوکەرەشی ناپەنە گەمە بە فوکەرەی کرد و فوکەرەش پێمسان و یا با فوکەرەوە پێبسان و جاوەروی لێ ئاگا تا چەنە بۆ وێ تا و زاوڵەکەشتا چێولای ئێمە واچە و فوکەرێمە هەن بە هەرامی میزەڵانی هین و ئێمە نییە جا هەمێڵەوارە ناتاوە بۆ مایسەفاڵە تاون مێپەنێ جا دمانێک ئی ویدیۆ وەڵاش کردت لێوینە لایکش کردی سبسکرایب و کەناڵ و مەسعود سعدی هۆرامی تاویر نەشۆ سەرکەوتی ویدیۆ شاڵمیش دێ